دەگەڕێمەوە سەر بابەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە لە 25 یاداری ساڵی 2023 بە بڕیارێکی دادگای نێوبژیوانی پاریس لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. بەڵام ئێستا باس و خواستی گەرمی میدیا جیهانیەکان بە تایبەتی میدیاکانی ئەمریکا گوشارەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە بۆ عێراق کە نەوتی هەرێمی کوردستان بە زووترین کات هەناردە بکرێتەوە. لەسەرم بابەتە میوانێکی بەڕێزم لەگەڵا بالیۆز پیتر گالبرەیت دیپلۆماتکاری پێشووتری ئەمریکا لە فلۆریداوە لەگەڵم دەبێت. جنابی بالیۆز سپاس کە لەگەڵ کوردستان 24 سەرەتا مێ بزانم بۆچی پرسی وزە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەلای ئەمریکاوە گرنگ و جێبایەخە. ئیدارەی ترامپ خوازیارە بۆ ئەوەی هەناردەکردنی نەوت لە ئاستی جیهاندا بەرز بێتەوە بۆ ئەوەی بتوانێت هەوڵەکانیان بەردەوام بن بۆ ڕێگریکردن لە هەناردەکردنی نەوتی ئێران کە وا دەکات نرخی نەوت بەرز ببێتەوە بۆ ئەوەی بتوانێت فرۆشتنی نەفتی ئێران کەم بکاتەوە بتوانێت کاریگەری هەبێتن لەسەر نرخی نەوت. دومین نیگەرانیە ئەوەیە کە ئێستا زۆرێک لە نەوتی هەرێمی کوردستان لە بازارەکانی جیهاندا دەفرۆشرێت و دواتر هەناردەی وڵاتەکانی دیکە دەکرێت هەناردەی نەوتی هەرێمی کوردستان هەنار بۆ وڵاتانی دیکە و بەرهێنەرەکان پارەیەکی زیاتریان دەست بکەوێت لە بازارەکانی جیهاندا و لە بازاری نێوخۆیشدا و ڕێگەنەتێران بکرێت. پێتان وایە ئیدارەی نوێی ترامپ بەم شێوازە سەیری هەرێمی کوردستان دەکات کە بە هەناردەکردنەوەی نەوتەکەی بژاردەیەکی باشە بۆ هاوسەنگکردنی بازاری ناو هاوسەنگی وزەی جیهانی کە لە دوای زیاتر شەڕی ئۆکرانیا و رووسیا و ئاڵۆزەکانی ناوچەکە تا ئێستا ئەم ناو هاوسەنگیە دروست بووە؟ من ناڵێم کە جەنگی رووسیا و ئۆکرانیای خود هاوسەنگکردنی نەوتی جیهانی چونکە نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو زیادی نەکردووە کە ئێمە دەبینن، بەڵام ئەگەر بتوانیت بەرهەمهێنانی نەوتی ئێران کەم بکەیتەوە ئەوە دەتوانیت لە هەندێک شوێنی دیکە بەرهێنان و بەرهەمهێنانی نەوت زیاد بکەیت بۆ ئەوەی چونکە داواکاریەکان هەمان شتن هیچ کاریگەریەکی ڕاستە و خۆیان نییە لەسەر نرخەکاندا. بەڵام بەشێکی دیکە بە ڕای من کە پێویستە ئێمە گفتوگۆی لەبارەوە بکەین ئەمە شتێکی زۆر باشە بۆ کوردستان، ئەوەی کە کوردستان بە دوایدا گەڕاوە لە دەستوردا لە 2005 کە 20 ساڵ لەمەوبەرەوە و دەستکەوتەیەکە هەبووە مافی ئەوە بووە بتوانێت بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان کۆنتڕۆل بکاتن و بەرهەمهێنانی نەوت بەرەو پێشەوە بباتون بۆ خۆبەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان و هەمووی کە کوردستان دەوێتن سربەخۆی و خۆبەڕێوەبردنە. ئەمە دەستکەوتێک بۆ بەدەستە هاتووە. ئەمە گرنگ نییە کە ئایا هەناردەکردنەوەی نەوتەکە بە شێوەیەکی سربەخۆی یاخود لە ڕێگەی عێراقەوێت تا کاتێکە دەستکەوتەکانی خۆیان بەدەست بهێنن. ئەگەر لە ڕێی عێراقەوە بێ بۆ هەر بەرمیلێک $6 لە هەرێمی کوردستان $13. ئەمە شتێکە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و بڕوام وایە لە بەرژەوەندی عێراقیش دەبێت و ئامانجە سیاسیەکانی ئیداری ترامپیش بەدەست دێنن. باشە پێت وایە کە ئیدارەی نوێی ئەمریکا پاڵپشتی لە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لەم بوارەدا دەکات 15 ساڵ بەر لە ئێستاە کەمین کۆمپانیای نەوتی ئەمریکی بۆ بەرهەمهێنانی وزەهاتە هەرێمی کوردستان لەو کاتەوە تا ئێستا هاوبەشێکی گرنگە بۆ ئەمریکا. ئەم پاڵپشتی لەلایەن ئیدارەی ترامپەوە چۆن دەبینی بۆ هەرێمی کوردستان؟ ئەمە کەمێک سەختە بۆ ئەوی بڵێن چونکە بەڕاستی سیاسەتی خۆیان بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان بە تەواویدا نەڕشتووە، بەڵام یەکێک لە خاڵەکان کە ئێستا دەبینین و ئەوە پەیوەندی بە هەرێمی کوردستان و نەوتی هەرێمی کوردستان و خواست هەرێمی کوردستان هەیە ئەوەیە کە لە ئیدارەی ترامپ ڕەنگە جارێکی دیکە هەوڵ بدەن خەڵکانێک هەند لەوێ کە کوردستان دەناسن و حەزیان بە کوردستانە. مایکل پۆل وۆلز ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و قسەی لەبارەی کورد کردووە لە کۆنگرس قسە لەبارەی هەرێمی کوردستانەوە کرا. ئەمە ئەم شتانن کە دەکرێت هاوکار بن بە دڵنیاییەوە ئەم خەڵکانە لە بواری نەوتی شارەزان. باشە جەنابی باڵیۆز، کەواتە
گرنگی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لەسەر پەیوەندیەکانی واشنگتن، هەولێر و بەغدا چۆن دەبینیت؟ بڕوام وایە هەمویان لەو بەرژەوەندیەدا هاوبەشن لە هەناردەکردنەوەی هەرێمی کوردستان. باڕوونی کوردستان خواستی ئەوە بووە هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە و ئەو کۆمپانیانێک کە لێوە بەرهێنان دەکەن باسییان لەوە کردووە کوردستان شوێنێکە بۆەوە بەرهێنان زۆر سەرنجڕاکێشە. بەغداش بە هەمان شێوە ئەم خواستەوەم بەرژەوەندیەی هەیە چونکە ئەمەوا دەکات بە شێوەیەکی گشتی و بەرهێنانی نەوتی عێراق زیاتر بێتن. پێویستە هەرێمی کوردستان کە ئەمەی بەدەستێناوە بەبێ ئەوەی کە هیچێک لە مافەکانی خۆی لە دەست بدات و کۆنتترۆلی بۆ بەرهێنانی نەوتی کردووە لە هەرێمی کوردستان لەکوێوە بەرهێنان دەکرێت چ کۆمپانیایەک و لە ژێر چ بارودۆخێکدا و بەرهێنانی نەوت دەکرێت. ئەوەی کە ئێستا کۆمپانیەکان خواستیان لەسرە کە هەرێمی کوردستان و بەغدا ڕێک بکەون لەسەر هەناردەکردنەوەی نەوت و ئەمەش لە بەرژەوەندی کوردستان و عێراق دەبێتن. واشنگتنیش دەڵێم لەسەر ئەم بابەتە کە ڕۆڵی خۆی هابووە فشاری لەسەر بەغدا کردووە بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنێک و باهیوا بخوازین کە ئەم ڕێکەوتنە بەدەست هاتبێتن و لە واقعدا جێبەجێ بکرێت. کێشەکە ئەوەیە زۆر ڕێکەوتن هەبوونە لە چەند ساڵی ڕابردوودا بەڵام بەردەوامیان نەبوو. شەرویستم ئاماژە بەو ڕێکەوتنانە بکەم بەڵام ئەم فشارانەی کە ئێستا ئیدارەی کوشکی سپی هەیەی پێت وایە کە ئەم فشارانی کە لەسەر عێراق بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دروستی کردووە هەمان سیاسەتی زیاترین گوشارە بۆ وشکردنی سەرچاوەی دارایی یا سەرچاوەکانی داهاتی وڵاتانی دەوروبەر کە لە عێراق باڵادەستن. پێت وایە ئەم فشارە لەسەر عێراق کاریگەر دەبێت ئەم جارە ڕێککەوتن دەکرێت؟ بەڵێ کاریگەری لەسەر عێراق دەبێت چونکە ئەمە وا دەکات فشاری زۆرترین فشار لەسەر ئێران جێبەجێ بکرێت بەڵام کاریگەری لەسەر عێراقیش دەبێت چونکە عێراق دراوسەی ئێرانە بێگومان پەیوەندی بازرگانی و ئابووریان هەیە. هەمیشە ئەم کاریگەریانە ئەوە بوونە کە پێویستە عێراق بژاردەیەکی هەبێت لە نێوان نەوتی عێراق یاخود با بڵێن لەو کەیسێکە هەیە نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق بەرەو ئێران ببنرێت یاخود نرخێکی کەمی نەوتی بەدەست بهێنێت یاخود ئەوە بێتن کە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی نێودەوڵەتیەوە بێت و نرخێکی زۆر باشتری هەبێت. بیرۆکە باشەکەش ئەوەیە کە نرخی نەوت بە نرخێکی باشتر هەناردەی جیهان بکرێتن. ئەو نەوتەی کە لە عێراقەوە هەیە لە باشووری عێراق لە بەسڕا هەیە و بە قاچاق دەبردرێتە ئێران. ئەمە کاریگەریەکی دیکە و کێشەیەکی دیکە دەبێت. دەمێ بڵێم کە من لە ڕوانگەی خۆمەوە من بەڕاستی لەگەڵ سیاسەتی زۆرترین فشار نیمە. من بڕوام وایە کە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێران پێویستە لە ڕێگەی دانوستان و گفتوگۆوە بێتن لەگەڵ ئێران بەڵام ئەوە ئەم شتەیە کە ئیدارەکەی ترەمپ هەڵی بژاردە و بە دڵنیاییەوە شتێکە کاریگەری لەسەر عێراق دەبێت. زۆر باش. ئەمریکا وڵاتانی بەکارهێنەری وزە پێویستیان بە سەقامگیرکردنی ئاسایشی وزە هەیە لە ڕێگەی بەندەرە جیهانیەکانەوە بۆ هەناردەکردنەوەی نەوت و بەرهەمهێنانی وزە بە تایبەتی لە کاتی ئێستادا. هەرێمی کوردستان لەکوێی ئەم کایە جیهانیەی وزەدا دەبینیت؟ لە نەخشەی نەوتی جیهانی وەبەرهێنەرێکی بچووکە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەزانین یەکێک لە هەرە گرنگەکانە. من هیواخوازم کە سیستەمێک هەبێتن بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازاڕی جیهانی و ئەمەش بەردەوامی پێ بدرێتن و بەبێ هیچ وەستانێک دووبارە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی عێراقیش دەبێتن. وا دەبێت کوردستان زیاتر بێتە شوێنێکی سەرنجڕاکێش بۆ بەرهێنان و سەقامگیری عێراقیش باشتر دەکاتن. ئەمە ڕێکەوتنێکە کە هەموو لایەنەکان سوودی لێ دەبینن بە تایبەتی ئەمە وا دەکات زیاتر جەخت لەسەر ئەوە بکرێتەوە کوردستان بەردەوام دەبێت لە کۆنتترۆلکردنی و بەرهێنانی نەوت و سێکتەری نەوت و بە پێی دەستوری عێراقی وەجێبەجێ دەکرێت. باشە لە کۆتایشدا ئەگەر بپرسم ئەگەر هەر ڕێگریەکی ناوخۆیی یادەرەکی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەبێت پێت وایە هەنگاوی داهاتووی ئەمریکا بەرامبەر بە
ئەم پرسە چی دەبێت؟ من ناتوانم لە بری حکوومەتی ئەمریکا قسە بکەم بەڵام ئەوەی کە ئێمە بینیمانە ئیدارەی ئەمریکا فشاری لەسەر بەغدا کردووە بۆ ئەوەی ڕێکەوتن بکات لەبارەی هەناردەکردنەوەی هەرێمی نەوتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنە کە بەردەوامی هەبووە چەندین ساڵ ئەمە وای کردووە هەرێمی کوردستان و بەغدا هەردووکیان زیانێکی زۆریان پێ بگات بڕوام وایە ئەم فشارە جارێکی تێکە دەگەڕێتەوە سەر بەغدا دەگەر ئەمە ڕوو بداتن وە ئیدارەکە عراق بە بەرپرسیار دەزانێت ئەگەر نەوت بە قاچاق بەردەوام بێتن بۆ ئێران دووبارە دەمەوێت جەختلەوە بکەمەوە بە قاچاق بردننی نەوت شتێکە کە زۆر لە بەرژەوەندی عراق نییە و لە بەرژەوەندی هەرێمی کوردستانش نیە چونکە ئەم نەمتە قاچاغا بە نرخێکی زۆر کەمتر دەفرۆشرێت وە زۆر سوودی بۆ خەڵکی عراق و هەرێمی کوردستانش نابێ ئەو نەوتەی وەک بەرامبەر بۆ نەوتێکە لە بازار جیهان دەفرۆشرێت. بەڕێز بالیۆز پێتەر گالبرەیت دیپلۆماتکاری پێشووتری ئەمریکا لە فلۆریداوە لەگەڵ کوردستان 24 بووی.